و ئەم خاک و خەڵکەش ئەهلی ئیسلامن، ئیسلام تایە ڕیشەدارە، ممکن نییە هەڵکێشرێن. ئەوەی کە کوردایەتیەوانانی کافر و ملحیدی پارتی وێچەتی بەسەر ئەهلی ئیسلامی ئێمەیان هێنا، خۆیان زەرەریان کرد پێشەوەی ئێمە زەرەرکی. ئێستا هەست پێکەن کە حەشدی وەحشی هاتووە، ئەبوایە حەشدی مجاهیدینی مسلمانی کوردیش هەبوایە بەرامبەریان بتوانێت بوەستێ، تەوازونەکە ڕاگرێ. ئێستا ئەبێ ئێوە بزانن کە ئەو هەموو داما و بزربوانەی ئێمە لە زیندانە، ئێمە چەند زەرەرمان کرد، خۆتان دوو ئەوەندە زەرەرتان کرد. ئەبوایە ئەقڵتان پێ بشکێ کاتێک کە شیعەکان لەگەڵ پۆل برەمرا ئیتیفاقیانە کرد، بەڵام مقتەدا سەدر لێ هەڵەگەڕایەوە. وەختێک کە پۆل برەمەر ئەمری دەرکرد مقتەدا سەدر بگیرێ، مقتەدا سەدر هاتە دەرەوە بەسەر جادەکانان ڕۆیشت و پۆلیسی مرکزی ڕەسمی دەحیەی بۆ کرد. ئەوان متەطەڕیفەکانی خۆیان هیچ لێ نەکرد، بە دەردی ئێوە تعریفیان نەکرد یا عەلمانی تعریفیان نەکرد. ئەوان هێز و نفوزیان هێشتەوە، جێیشی مەهدیان هێشتە، دوایی بوو بە جێیشی سەلام، کە جێیشی سەلامیش یەکێکە لەوانەی کە هاتۆتە سەر کەرکووک و ناوچەکانی تر. ئەی بۆچی ئێوە هێزە ئیسلامیەکەتان نەپاراست؟ عەلە الئەقەل ئێستا ئەو پێشمەرگانە وریان نەئەڕووخە کە جەنگاوەرە ئیسلامیە جیهادیەکانیشە چوونە پێشەوە. ئێستا ئێمەش بڕوامان بە ئێوە نەماوە، ئێمە باوەڕمان بە ئاڵای خۆمان هەیە، بە قیادەی خۆمان هەیە، لە ژێر سایی خۆمانە. بەخوا قەسەم کوردایەتێکەش ئەگرین و بەخوا قەسەم بەرەو دەوڵەتە کوردیەکەش ئەڕۆین ڕەغم ئەنف الحاقیدین. بەڵام ئەمە خەیاڵ پڵاو نییە، ئەمە پەلەمان لێی نییە ئومەتێکە پەروەردە بێ لەسەر ئەمە، ئومەتێکی عەقائیدی، عەقیدەی پاک، وەلا و بەرازان، صاحب فکری سیاسی، خاوەنی استخلاف، خاوەنی تەزکیەی نەفس، پارسەنگی ئەخلاقی، عەقلیەتێکی کراوە، فرەدیدی، باوەڕبوو بە واقعناسی، پشت بەستوو بەخوای پەروەردگار، ساغ بۆ ئەم دینە. لێزان لە ئیدارە، لێزان لە ڕێکخستن، لێزان لە گەمە سیاسیەکەی دەور و بەرمە. بەڵام ئەمە پش و درێژەیەکی باشی ئێوە تا دروستە بین. ئەو برا عەزیزانش کە پەلەیانە پێیان ئەڵێن پەلە مەکەن، دروستیشە بین بە حەول و قووەتی خوا. بەخوا قەسەم وەکو حەماسیش دروست دەکەینەوە لەو خاچی کوردستانەیە، بەڵام پش و درێژ بن، عاقڵ بن، کۆ بینەوە لەسەر ئەو بەرنامانە، خوای گەورە یارمەتی دەرمان بێ. ئەوەش بزانن قەومیەتەکە ئیفلاسی کرد. ئەگەر جۆرج بۆش وتی سیستمی نێودەوڵەتی هاتە پێشەوە، یعنی دەوڵەتان لەسەر ئەساسی قەومی دروست نابنەوە. هیچ دەوڵەت دروست نەبووە لەسەر ئەساسی قەومی. ئەریتیریا دروست بوو لەسەر ئەساسی قەومی دروست نەبووە لە 94. و کۆسۆڤا کە دروست بوو لەسەر ئەساسی قەومی نییە، لەسەر ئەساسی ناوچەند. پاشان تەرکیزیان کردەوە سەر سێشت، دیموکراسی، هەروەها حقوقی ئینسان، سەرمایەداری. جۆرج بۆشیش کە هاتە پێش و جۆرج بۆشی کوڕ وتی دروستبوونی دەوڵەتان لەسەر ئەم ئەساسانە کە وتی شەرق الأوسەط الکەبیر. ئۆباماش کە هاتە پێشەوە ئیتیفاقاتی هەر لەسەر ئەم ئەساسیاتانە کرد. کەسیان ئەوە دانانن دوژمنەکە ئەوەیە کە داگیرکەرە، بۆ ێستا لە کوردایەتێکەشیان سەریان لەوانی شێوان. کوردایەتیەوانان باوەڕیان بەوە هەبوو کە تەنزیمی دەولە دوژمنی کووردە لە کاتێکە ئەو مووسڵ و مەنتقە سونیەکانیە پاراست. علاقەی بە کوردەوە نەبوو. هجووم بۆ مەخموور هجووم نەبوو بۆ کوردستان، ئێوە کردتان بە هجوومە بۆ کوردستان. مەخموور ئەوە تا خۆتان تەسلیم بە عەبادیتان کردوتەوە، پارتی خۆی. بەشداربوونتان لە شەڕی مووسڵ شەڕێکی خۆتڕێن بوو. گوندی بەشیر 21 هجوومی بۆ کرا نەگیرایەوە، شیعە. گوندی بەشیرش هەر شیعەن، شیعەکان نەیانتوانی بیگرنەوە، پێشمەرگە گرتیەوە، 8 کوژراویدا، دواییان فەرمەوە کلیلەکەی. لەبەرەوە عەزیزانی من وایە ئەو کەسانش کە سۆزی کوردایەتیەکەیان بە قووەتە، مراجعەی خۆتان بکەنەوە، بەخوا قەسەم غەیری ئیسلام بەڕاست نابین. ئیسلام ڕاستە، ئەو کوردایەتیەوانانە خۆیان هەڵاوسان و دەوڵەمەند بوون، هیچ کێشەیشان لەسەرەوە بۆ دروست نابێت. و ئەوانەی یەکێتیش بزانن کە ئیفلاسی گەورە ئەوانن، چکەوانی تەرەفی ئەولا قەبیلەن. قەبیلە دایمە کرۆکێکی ئەمێنە کە لە دەوروبەری ئەمێنن، بەڵام ئیفلاسی گەورە ئەوانەی یەکێتی کردویان.